بەنداوی دەربەندیخانە دووەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان کە توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. ئێستا 1,925 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە. بەراورد بە ساڵی ڕابردوو ئاستی ئاو بەرز بووتەوە، ئەگەرچی مەترسیەکانی کەمبوونەوەی ئاو هێشتا ماون، بەڵام بە گوێرەی ڕێکەوتنەکانی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و وەزارەتی کشتوکاڵی حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای مانگی 6ەوە دەبێت دوو هێندە ئێستا ئاو لە بەنداوەکە بەربدرێتەوە. ئەگە بەراوردی بەنداوی دەربەندیخان ئیمساڵ بکەین لەگەڵ ساڵی پار، لەم کاتەدا نێزگەی 163 دەریاچەکە ئاوی تایە. ساڵی پار وەکو ئەمڕۆ 142 تیا بوو، نێزگەی 121 یا 23 زیاتری تایە. ئەمە دڵخۆشکەرە ڕاستیەکەی. گەیشتنەتەکەی ئاستی 478 مەتر لەسەر ئاسی دەریاوە، ئەمش ڕێژەیەکی زۆر باشە لە بەنداوی دەربەندیخان هەیە و پلانمانیشەیە لە 1/6 ئینشاڵڵا بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ بەڕێوەتی بەنداوەکانی هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاوی هەرێم پلانێکدا ڕێژین بۆ وەرزی هاوین بتوانین ئەو بڕە ئاوەی کە هەمانە بە شێوەیەکی گونجاو و سوودی هەبێ بۆ خۆمان و بۆ خواری خۆشمان ئیسفادەی لێ بکرێت. سەرچاوی ئاوی ڕووباری سیروان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەڕژێتە خاکی هەرێمی کوردستان. پارێزگاکانی هەڵەبجە، ئیدارەی سربەخۆی گەرمیان، پارێزگای دیالە بۆ کشتوکاڵ و ئاوی خواردنەوە سوود لە ڕووباری سیروان وەردەگرن. هەروەها داهاتی سەرەکی بەنداوی حەمرینیش پشت بە ئاوی بەنداوی دەربەندیخان دەبەستێت کە هەموو سنووری دیالە پاراو دەکات، بەڵام ئێران بە بیانووی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە وەرزی هاویندا ئاوی ڕووبارەکە دەگرێتەوە. وتڵاقاتی دەربەندیخان تا ئەم کاتە 30 مەترە لە سبەینەوە بڕیار وایە بێتە 50 مەتر. ئەو 50 مەترە بۆ ئێمە منتەقەی گەرمیان شتێکی زۆر باشە، چی لە کەرتی کشتوکاڵی چی لە کەرتی ژینگەیە. ئینشاڵڵا کێشەمان نابێ وەکو کشتوکاڵی. حتمما لەو بڕە ئاوە بڕێکیش ئەگاتەوە بۆ دەریاچی حەمرین بۆی کە ئەو خەڵکی منتەقەیە لە تونێتیە ڕزگاریان بێت. حتمما لە کەم ئاوەیە کارەساتی لە ئەکەوێتەوە، خصوصان منتەقەی جنوب عەرزەکەی خوێ هەیە، لە کشتوکاڵیە پەکی ئەکەوێت، تەنانەت لە ئاوی خواردنەوە کێشیان بۆ دروستەکات. هەر کە وەرزی هاوین دێت، ئیدی عێراق ڕوبەڕووی قەیرانی کەمی ئاو دەبێتەوە. ڕۆژ بە ڕۆژیش کاریگەریەکانی گرتنەوەی سەرچاوەکانی ئاو لەلایەن وڵاتانی دراوسەی عێراقەوە لە عێراق کاریگەریە مرۆیی و ژینگەیەکان زیاتر دەردەکەون، بە تایبەتیش لە ناوڕاست و باشووری عێراق. هەرێم جاف، کوردستان 24 سەر ڕووباری سیروان گەرمیان.